خواهی گەورە دەفەرمێ اقترب للناس حسابهم وهم في غفلة معرضون. محاسبەی خەڵکی نزیک بۆتەوە، بەڵام خەڵکی لە بێئاگاییدایە و پشت هەڵەکە لە دینی خواهی گەورە. بەو کەسانە دەڵین کە دوای مانگی ڕەمەزان خۆیان حازر کرد بۆی دەستکەن بە عارە خواردنەوە، چونکە خەڵکێکی زۆر ئێستا لە مانگی ڕەمەزانە وازی هێناوە دوای مانگی ڕەمەزان لە جەژنەوە دەست پێ دەکاتەوە، یا دەستەکات بە حەب خواردن پەنا بەخوای گەورە، دەستەکات بە نێرگە لە خواردن، ئەم مانگە خۆی لێ پارێزێتەوە دوای مانگی ڕەمەزان دەست پێ دەکاتەوە. ئاگاداری خۆتان بن بەڕێزم، واز لە شتێک هێناوە لەبەر خاتری خوا بەردەوام بە لەسەری. ئینسانی عاقڵ و تێگەشتوو ئەو کەسە نییە عەقڵی لەدەست بدات. ئینسانی عاقڵ و تێگەشتوو کارێکی وەها ناکە خەڵکی گاڵتەی پێ بکات، چونکە کە عارەقت خوارد و سەرخۆش بووی ئاگال لە خۆت نامێنێ، مناڵێک دەتوانێت پێتەوە ڕابێرێت. ئینسانە شەخسیەتی هەبێشتی وا ناکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانی باس کردووە کە ئەو کەسەی عارەق دەخوات خوای گەورە وعدی داوە، پەیمانی داوە لە کێم و زوخا و جەراحەتی ئەهلی دۆزەخ تێری بکات. پێت خۆشە کێم و جەراحەتی ئەهلی دۆزەخ پەنا بخوا کە لاشەیان دەسووتێ، هەمووی ئەو خوێن و خوێنا و کێم و جەراحەتە دێتە خوارەوە خڕ دەبێ، ئالەوە خوای پەروەردگار تێر دەکات. ئەبێ چۆن بیخۆی پەنا بەخوای گەورە، پیسترین خواردن، زائدن عذاب و ناخۆشی و ناڕەحەتی و ئاگر. بۆیە ئاگداری خۆت بە، وعدت بەخواداوە ئەم مانگی ڕەمەزانە دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بە لە عیبادەتی خوا، واز لە مەشروب و لە تلیاک و لە خراپەکاری بهێنێ، بە تایبەتی ئەوانەی کە عارەق دەخۆنەوە. ئەوە سەقافەت و ڕۆشنبیری نییە ئینسان عەقڵ لەدەست بدات. ئەڵێ کۆمەڵێک جەماعەتێک عارەقیان دەخواردەوە، کەسێک چۆن دەڵێ شێتێک بەلایەنە تێپەڕی کەم عەقڵێک، وتیان وەرە عارەق لەگەڵ ئێمەدا بخۆ، فەرموو عارەق بخۆ. شێتەکە وتی قسەی زۆر جوانی کرد، وتی ئێوە عارەقە خۆن وەک من شێت بن، مەبەستان ئەوەیە بەو مەبەستەوە ئەیخۆن کە وەک منتان لێ بێ. ئەی من بەچی مەبەستێک بیخۆم، خۆ مەچێتم، ئێوە ئەیخۆن عەقڵ لەدەست بدەن بەو مەبەستەوە ئەیخۆن، بەڵام من خۆم عەقڵم لەدەست داوە، بەچی مەبەستێکەوە بیخۆم، بۆچی بیخۆم، کاتە من پێویستم پێی نییە ئێوە ئەتانێ وەک منتان لێ بێ، بەڵام من وەک کێم لێ بێ، خۆ مەرتەواو نیم. چەندەها کەسێ عارەق دەخوا بە چەندەها کەس لێدەن، برادەرەکانی گاڵتەی پێکەن دوایی کە هۆشی دێتەوە نازانێ بۆچی گیانی ژانەکە. ئەمە ئینسانی عاقڵ و ڕۆشنبیر ئەمەیە؟ حاشا ئەگەمە ڕۆشنبیری بێ، ئەمە سەقافەت بێ، ئەمە عەقڵ بێت. بۆیە ئاگادار بە، خوا وعدی داوە ئەو کەسە تێر بکات لە کێم و جەراحەتی ئەهلی دۆزەخ. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم سێ کەسێ ناچنە بەهەشتەوە. یەکێک لەوانە مدمن الخەمر، ئەو کەسی ئالوودەی عارەق بووە دەیخواتەوە بەردەوام. پێت خۆشە نەڕۆیتە بەهەشتەوە؟ چونکە عارەق خواردنەوە هۆکارێکە، بۆ چوونە جەهەنەمت هۆکارێکە. پەنا بەخوای گەورە بۆی کە ئینسان لە بەهەشت مەحروم بێت و دڵنیاش بە ئەو هەڕەشەی کە لە عارەق خۆر کراوە لە زیناکە نەکراوە. لە قورئان و حەدیث بەتایبەتی لە حەدیثە ئەوەندە هەڕەشەی لەکراوە کە زینا چەندێ تاوانی پیسە، هێشتا عارەق خواردن تاوانی لەو گەورەترە. زۆر خەتەر و ترسناک. بڕۆ حەدیثەکان بخوێنە بزانە چەندە بە ترسناکی باسی دەکات. بۆی ئاگاداری خۆت بە.